16 ساڵ بە سەر دامەزراندنی دەنگی کۆمەڵ ڕادیۆی کەرکووک تێدەپەڕێت کە وەکو یەکەم ڕادیۆی کوردی ئیسلامی لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە دامەزرا. من الشيطان الرجيم. ئەمڕۆ دوای 16 ساڵە دامەزراندنی ئەوە ڕادیۆیە بەڕێوەبەر و ستافی بەرنامەکان پێشوازی لە هاوڕێیان و گوێگرەکانیان دەکەن و بەرنامەی جۆراجۆر پێشکەش دەکەن. هاوڕێیانی بەرنامەکانی دەنگی کۆمەڵ لە کەرکووک وێڕای دەستخۆشی بۆ بەڕێوەبەر و کارمەندانی ڕادیۆ هیوا دەخوازن لە داهاتوودا بتوانن گرنگی زیاتر بە بەرنامەکانیان بدەن بۆ خزمەتی زیاتری دانیشتوانی شارەکە. بەڕاستی ڕادیۆی کۆمەڵ جێگەی خۆی گردووەتەوە لەنێو هەموو خەڵکی شاری کەرکووکە و زۆر سوودمەند بووینە لێ و زۆر کاری خێرخوازی و یارمەتیدان هێژاران و نەخۆشان و لەم ڕادیۆ فێر بووینەوە. بەڕاستی ڕادیۆیەکە و خزمەتی ئەم ملەتی کوردەکە بە تایبەتی لە شاری کەرکووک زۆر 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 سەرکەوتوو و پێشکەوتوو بووە لەخوا بە زیاد ئێمە چەند ساڵە لە 2003ەوە تا ئێستا من لەگەڵ یان بەردەوام ئەگەر پەیوەندیشم نەکرد بێ جۆراگریان بوومە زۆر بەڕێزن و زۆر کارمەندەکانیان هەمویان یەکە بە یەکیان ئینشەڵا سەرکەوتووە بن زۆر زۆر پێشکەوتون لەخوا بە زیادی. ڕادیۆی کۆمەڵی ئیسلامی لە شاری کەرکووک دەورێکی زۆر گرنگی هەبووە. هینەکەشم ئەوەیە لە خەڵکێکی زۆر لە ئەترافی کۆبووتەوە. بەڕاستی سەرکەوتنیشی بەردەوامە من لە دوا ڕۆژە چاوەڕوانی ئەوە ئەکەم سەرکەوتنی زیاتر بەدەستبێنێ. وەڵاهی من حەزەکەم ڕادیۆی کۆمەڵی ئیسلامی ببێتە ڕادیۆیەکی ئاسمانی تاکە ڕادیۆیەکی ئاسمانی بێ لە شاری کەرکووک وەکو ڕادیۆیەکی ئیسلامی. هیوادارم بەرپرسان جویان لە دەنگم بێ ئەم داواکاریان بە هەند وەربگرێت. لە 18 چواری ساڵی 2003 کۆمەڵی ئیسلامی لە ماوەیەکی کەم دوای ڕووخانی ڕژێمی بەعاس توانی یەکەم هەنگاوی بۆ خزمەتی دانیشتوانی کەرکووک بنێت. ئەویش دامەزراندنی ڕادیۆیەکی کوردی ئیسلامی بوو کە ئەو کات لە سەر شەپۆلی AM بەرنامەکانی پەخش دەکرد. بەڕێوەبەری دەنگی کۆمەڵ لە کەرکووک دەڵێت سەرەڕای قەیرانی دارایی و کەمی کارمەند بەڵام توانیویانە خزمەت بە بیسەران و هاوڕێیانی بەرنامەکانیان بکەن. ئێمە لە دوای ڕووخانی ڕژێمی بە یەکجاری ڕژێمی بەعاس ئێمە لە 18 چواری 2003 دەنگی کۆمەڵ ڕادیۆی کەرکووک دامەزرا و دیارە ئێمە لەو کاتەوە تا ئێساکەش سوپاس بۆخوا بەردەوامین و هاوڕێ و بیسەرێکی زۆرمان هەیە و لەگەڵ ئەوەشدا بە بەرنامە و کۆمەڵی بەرنامەی باشمان هەیە. لەگەڵ ئەوەشدا لە 2014 ئێمە قەیران ڕووی تێکردوین بەڵام ئێمە هەر بەردەوامین و دیارە ئێمە ئەگەر ئەوەی پێمان بکرێ بەڕاستی هەموو تاقەوتوانەی خۆمانەکەی نەگەر بۆی کەوە ئەم ڕادیۆ زیاتر بەرەو پێشی بەرین. ئێمە هەرچەندە ئێستا کارمەندێکی زۆر کەم ماوینەتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەردەوامە بین و هەوڵە دەین ئێمە لەمە دوا سوود لە پێشکەشکارانی دەرەوەی خۆمان بین و بۆی بتوانین کەوا زیاتر ڕادیۆکمان بەرەو پێش بەرین. ڕادیۆی کۆمەڵ دەنگی کەرکووک ئێستا هەفتانە خاوەنی 25 بەرنامەی تۆمارکرا و ڕاستەوخۆیە و 9 پێشکەشکار بەرنامەی جۆراوجۆر لەو ڕادیۆیەوە پێشکەش دەکەن. ئەمە وێڕای قەیرانی دارایی کە ماوەی زیاتر لە 6 ساڵە ڕووی لە کۆمەڵی ئیسلامی کردووە بەڵام ستافەکەی بێ گوێدانە قەیرانەکان بەردەوام بوون لە خزمەتی دانیشتوانی شارەکە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.